تەمەنم 14 ساڵە و لە تەمەنی 7 ساڵیەم وەردەشە ئەەکەم. ئەگنا بۆ تەمەن هیچ مشکلەیەکی نییە بەپێی توانای کەسەکە کەوتووە. لە 2019 دەستم پێ کرد لە ڕێگەی باوکمە ئاشنا بووم بەم وەردەشە. من خەڵکی هەورامانم لە سلێمانی دانیشم، زۆرتر لە سایتی هەورامانە فرین کە لە ناو یانەی ئاسمانی هەورامانیشم. نەوەڵا هیچ مەترسێکی نییە. فرین شەر تقریبەن وەکو سایقی وایە، ئەگەر لە سایقیە یاساکان جێبەجێ بکەیت بەپێی یاساکان سایقیکە هیچ مەترسێکی نییە، بەڵام ئەگە جێبەجێیان نەکەی مەترسی هەیە. فرین شەر بەو شێوازەیە، ئەبێ لە هەوایەکی باشە بفری، شوێنەکەت باش بێ، پێداویستەکانت هەمووی هەبێ، ئەمانە هەمووی هەبێ و ڕێک و پێک بن هیچ مەترسێکی نییە. زۆرتر کەشوهاوەکە زۆر ڕۆڵە بینێ لەم کاتەیە، بێ کەشوهاواکە گونجاو بێ بۆ ئەو کەسە بێ، یان بۆ وەزنی ئەو کەسە. شوێنەکەش ئەبێ لەسەر شاخێک بێ، دەشتایەکی زۆر هەبێ لە خوارەوەکە لێ بنیشیتەوە، لەسەر شاخەکەش ئەبێت تەختایەکە بێت تاوەکو بتوانین بە ئیسراحەت ڕاکێ شتەکانە دانیت. ئەمە لەسەر خۆم حازر کردووە، باڵوشتەکانم ڕاخستووە، تۆزێکتر تێکۆفەکەم ئەفڕم. پرسیارێکی شەیە کە ئەڵێن هیچ مشکلەیە هەیە بۆ تەمەن هیچ مشکلەیەکی نییە. زۆرتر لەسەر تەندروستی مهمە کە تۆ نەخۆشی درێژخانە لەگەڵ نەبێ وەک نەخۆشی دڵ. ئەگنا بۆ تەمەن هیچ مشکلەیەکی نییە بەپێی توانای کەسەکە کەوتووە. من یەکەم فرین لەگەڵ کاکسایی بوو، فرین دوو نەفەری پێڵێن تەندەم، ئەو ماوەی 7 ساڵیشە کە من تەمرین نەکەم، بەڵام لە فرینی شاخ زۆر بەرز 2 ساڵ لە بەرزی ئەفڕم زۆر بەرز.